ئەو کاتتان باش بەڕێزان چەند هەواڵێکم لۆ هاتیە کات نییە بۆیە ناچارم بیکەمە لایف برادران ناچاریم بکەینە لایف بەخێر بێن وەڵا پارتی هاوڕێیان پارتیە بۆ چۆی هینایە لە ناو سەنتەری دۆک گولەی دەتەقێنی 16 داواشی لەسەرە 16 داواشی لەسەرە گولەی دەتەقێنی وەڵا برا وتمان پارتی وەزعت خراپە بەڵام منتەق نییە بڕوا بکە بەیانی لە نەرویست برادرێک ئەو چێگیە گوتی شتەشی وایە وتم تۆ برێ پارتیەوە وەزعی خراپبی هانا لە ئەو چۆی ببە لەولا میریانە ئەو کچە مۆدیرەکەیە ئەستێرە کەریمە بزانە هەموو ئەو مرتەزەقانەی ناو سۆسیال میدیای هەمووی بەگڕیە خست یعنی یەکەم جارە بڕوان پێ بکەن بەڕێزان یەک سەرنجتان پێ بڵێم من ئەو ماوانە زۆر خەڵک خەبەر دەدا هەموو شوردە خەبەرە دەگەی حەماسەکی زۆر هەیە لۆ دەنگدان حەماسەکی زۆر هەیە ئەو 167 بوو چەند بوو ئی دەنگدان کە خەڵک دەیگوت نەچووە بەلای کەم 100 دەڕواتەوە بەلای کەم دەڕوا و هەمووش دژی پارتی بە پلە یەک ئۆیچێتی دەنگ دەدەنە حزبی بکە یعنی هاوچێشەی سیاسیش فعلەن دەبی بگۆڕێ یعنی تو انتخابات دەگەنەوە چ دەکەی غێر هاوچێشەی سیاسی بگۆڕێ غێر دەموچاوی نوێ بێتر کورکاکە لە ئەوروپای خەڵک ئەوەیە جارێک لە هەندێک گەنجیان پرسی وتی کاکە بێزار بنەوە دەموچاوە بێزاریش چ بوو 8 ساڵ بوو 8 ساڵ با قوربان 8 ساڵ بوو گوتی وەڵا کاکە بێزار بنەوە دەموچاوە نەبەس وەڵا بوو چیچۆیان هینە و میریانیان هینە و ئەستێرە کەریمیان بەگەڕێ خستیە و تێم دەگەی ئەو هونەرمەندە مرتەزەقاکان و بابە وەڵا بابە ترسەی ناوێت چاوەکەم تەرسی ناوێت گرنگ خەڵکەکی زۆر من هەست پێ دەکەم ینی بە حەماس دەڕوا لە بۆ هەڵبژاردننی ئەو جارە دەیەوێ ینی بەدیری کەش نییە ئیتر تووڕێی خۆی تێدا دەرەبڕی پارتیەوە دەترسێ بڕوا بکە لە یەکێتی نازێ ئەزانێ ئەو خەڵکێکی زۆر هەیە کە بایکۆتی دەکرد ئەو جارەی زیاتر دەڕوا عێراق دەیکا و ئەزیەتی زۆری خەڵکیدایە پارتی یەکێتیش بە هیوای نەسلێمانی شاوچێشە بگۆڕێ نەکە لە هەولێر و دهۆک لە هەردوو سێ شار ئەچار لە دەڤەری سەوز و ئەوە پەل و پۆی پارتی و یەکێتی لاواز بی بەڕێزان خەبەرێکیان دامن ئەم بە پەلە پێتان دەڵێم لە زیاتی بکەمە ئەوە کەمێک لەمەوبەر نازەم سەعاتەکە 2 سەعاتە ئەلی حوسێن نامەیەکی نادیە داوا لە هەموو خەڵکی خۆی دەکا کەس نەستە بازار و شوێنی گشتی ترسەیە یەکێتەکان دەست بۆشێن لە تۆڵەی ئەوەی دوێنێ ترسیانەیە کە دەست بۆشێن بۆیە داوای کردی خۆیان بە دوور بگرن لە شوێنی گشتی ئەوشتان دیارە و کادیرە دیار و زەقەکانیان ئەوی لۆگۆنە ناستە دەرێ ئەو 1-2 ڕۆژەی ئەوەش حاڵەتێکی زۆر خراپە ینی سەرەتای دوێنێ ئەوەی دوێنێ ڕوویدا سەرەتایەکی زۆر خراپ دەستی پێ کرد من دەمەوێت هەندێک شت بە سەریعی بڵێم هاوڕێیان بڕوا بکەن یعنی یەکێتی پارتی هاوشەریک و هاودزن ئەوە کێشەی ئێمە نییە بەڵام لە 2005 بەلای کە من ئاگادەم کە پێشترێ لە 96 و 2005 قۆناغی مراندنی خەباتی جەماوەری مەدەنی بوو بڕوا بکەن یەکەم جار کە بەیاننامەیەک دەرچوو دژی گەندەڵی کورەگەلە گەورە بوو وەختی خۆی 2005 لە هەولێر بوو لە گەرمیان شەهیدرا لە سلێمانی ئەوانە 2007 خۆپیشاندان کرا ئەوانە تەتەوری زۆر گەورە بوون لە هەولێر کۆمەڵی گەنج بەر لە هەموو شوێنەکان بڕوان پێ بکە ئەوە بەروارەکەی من باش کۆمەڵ لەناوبووین کۆمەڵی گەنج بەیاننامەیەکیان دەرکردەوە بە نیاز و لە پێش ئۆساق سیروان بخینەوە یەکێک لەوانە سەرپەرشتەکردنەوەی هیوا فریادڕاز بوو بە 20 ئاسایش لە بەردەم ئەسواق سیروانی لێیاندا خۆ ئەوە لە ڕۆژنامەی میدیا هەیە لە دەنگەکانیشەیە دوای ئەوە ئاوڕێیان 2011 ویستیان یعنی قەزم لەوێ ئەو مێژوکی بەڵتەچی بوونی زۆری پارتی هەیە دوای ئەوە وەڵا پشتیوان عەبدوڵڵاوان کاک پشتیوان عەبدوڵڵاوی کەنەدای ئوسترالیا کە وەختی خۆی کۆمونیستی کارگەری بوو یەکێک لەو دەنگە جەربەزەکانی هەولێرێ بوو هەوڵیاندا لە هەولێرش خۆپیشاندان بکەن دیتان بەدەیان بەڵتەچی لێیاندا بەدەیان بەڵتەچی ئیدکەش بوون چەند گەنجەش کەژمە کاک پشتیوان نەبوو بەس ئەمە ناوەکەی کاک پشتیوانمان لە بیرە خراپیان لێدان ئەو بەڵتەچیانە ئاخر کردەوە
لە کەمالی سید قادریاندا هاوڕیان لە فەرهاد پیرباڵیاندا لە ناو بازاڕی لەو مامۆستایی هەولێریاندا لە سروە عەبدولواحیدیاندا لە کۆمەڵە گەشتیاری عەرەبیاندا بارەگاکانی یەکگرتو و کۆمەڵ و گۆڕانیان سووتان ڕیشی مەلایان چون ناو مزگەفتێ لە ڕیشی مەلایان سووتان قەز لەوە دێ هەموو ئەو کار ئەتا ئەوەی مەڵبەندی سێ یەکێتی لە ساڵیادی دیکتانچیان کرد یعنی یەکێتی خۆی نەرم کرد ئەگەنە پارتی نیازیەوە بوو کە هجوم بکاتن ببتە شەڕ ئەوەی دوێنێش ئەو شتانە شتی خراپن یعنی بەجددی پارتی بەو عەقڵیەتەی یعنی ئەوڕۆ نییە بەس ئێستا هەر حسابی کۆنترۆلی دەرچوە دەزانێت کوڕەکەی جاران نابی بەلای کەم باوا بڵێین ئەو باوکەی دەمرێت کە تەنسیق کە بتوانی لە پەرلەمانی کوردستان ئەکسەریەت بێ هەموو قرارێک بەدەستە خۆی بێ هەر سێ سەرۆکاتی لە بەردەستی بیتن هەولێری قانونیان کوڕەکەی جاران نابێ من نازانم چەند کورسی دەنی بەس دەزانم وەزعی باش نییە بۆیە شپرزەیە ئاخر دەرەجە یعنی هەموو حزبێک بەڕێزان حەقەچی ڕەوای خۆتی بە زارەکی برێ من داوای ڕوخان دەکەم درۆی دەکا ڕاست دەکا لە گەرمەی هەڵبژاردن ساتی دروشمدانە کاکە هەموو حزبێک دەستەی انتخابات حەقەچی ڕەوای خۆتی بڵێ کاکە ئەم دەمەوێت بێمە دەسەڵات ئەوی بەرامبەر لا دەدەم ئەو لە ئەوروپاش وایە گرنگ وەسیلەکە وەسیلەیەکی قێزەوە نەبی پەنای لۆ بە توندوتیژی بە زەبروزانگ کە پارتی پەنای لۆ برد هەر لە ڕۆژی یەکەمەوە یعنی یەکێتی ڕاست دەکا درۆ دەکا ڕاستە هاو شەریکتانە هاو دستانە دەڤەری سەوزکەن دەڵێ بەس حەقەچی ڕەوای خۆیتی دروشمی بڵێ وەری دەگرینەوە حەقەچی ڕەوای خۆیتی وەکو گۆڕان دەگۆ دەیگۆڕین لە ئەوروپاش وایە کە حزبەکی یەمینی و ساڕەکان چێرە دەسەڵات بدرێت لایەن دەدەین دەیان گۆڕین تم دەگەی ئەوە مافە ئەوە ناتوانێت بڵێ ئەوە ئستفزازی منە نابی لە ناو شاری ئەو قسەی بکرێ بابا هەولێر مڵکی ئیسلامیەکە شوعیەکە یەکگرتووەکە یەکێتیەکە پارتیەکە بێلایەنەکە سەربەخۆیەکە مڵکی هەموو خەڵکیە مڵکی یەک حزب نییە و حزبە دەیەوێ لەسەر هەموو خەڵک فەرزکە برێ ئەڵێی منە کوربابە توورە چی کەمترین شەیدتدا لە شۆڕشی ئەوزارە کەمترین خزمەت گوزاریت کردیە بەجددیمە هەولێرەشان لەو لای دروست کردیە نازای ناویان لێ نایە هەولێر لایەکی هەولێریان دابڕێ دەرنەوە هەولێرە بابە وەڵی نەبۆنی هەولێری لێدێ نە ئەخلاقی هەولێرێ هەولێرەشان دروست کردیە لەو خۆیان ناویان لێ نایە هەولێر هەر هیچ ڕەبی بە هەولێرە ئەسڵەکەش ئەو پەڕی ئازار دەدرێ تۆ ئەو مافەت نییە بە هیچ حزب و کەسێک بڵێ ئەو شارە بەس ئیمەیە تۆ انتخاباتە ڕکلام دەکەی ڕکابەرەکەت دێ کە هیوادارم وەزارواز لەو شەڕە دەوش بین یعنی بەجددی و ئیمەیە هەولێر هەری ئیمەیە ئەوی کە بڕێ وەری دەگرن کورکاکە وەرن سمینار بکەن منازەرە بکەن هەر کەسە بڵێ من وام کردیە ئەویت کە بڵێ ئەمە بینە دەسەڵات وا دەکەین ئەتو لە دەسەڵات بووی وات کردی وەکو مەدەنی بن مەدەنی یعنی کفرە جارێک نێچیروان بارزانی و پاڤڵ تاالبانی و عەلی باپیر و سلاحەدین بەهادینی وان وەکو هەموو ئەوروپیەکان لە ئاو شێخ زەنجی و عەلی ئەمە ساڵح و نازام چێکی شاسوار سمینارە چیاوە بەش بکەن دوو سێ بێژەر بێتن بیان کوتی برێ کاکە هەر ئەو حزبات و چت کردیە ئەوە چت کردیە وەکو بەشەر بن وەکو هەموو وڵاتەکانی کەفرەکە لە چێ لە جیاتی ئەوەی هەر یەکێک لە ڕاستە خۆی بقیقێنی بڵێ ئەوە دزا ئەویت کە برێوە کوربابە و کە انتخاباتە بەجددیمە شەرم لە خۆتان بکەن مەدەنی بن خۆسە دنیای ئەوە نییە یان ئەو زەبر و زەنگەی بەکارات چ لە سمودەوەی بەکارات چ لەوەی دوێنەی هەولێری ئەو پەڕی بەڵتەجیە ئەو زە مەسعود بارزانیاڵێ داوا دەکەم زۆر بە نەرمی بیکورا ئەو ڕابوتی چۆ تەقەی کردیە بە قوربان ئەو هەر دوێنێ دوای 2 سەعاتی دوای تو ئەوەیە کرد لە خەڵکیاندا لە شاڵاوی درا کوڕی کۆسرەتی یعنی قەز لەوە دێ لەو هەموو یەکێتی بۆ زان چار گەنجیان گرتێ لە بەرەوەی بەس دۆقیان لەگەر ئەوەی کردی تا ئەمر قەبزیان و دەرکردنیە تخوا ئەوە عەقڵیەتە یعنی تو بڵێ نابی خەڵک دۆقی لەگەر ئەوەی بکەی ڕکابەرەش بکەی خۆ من هاوڕێیان لە 2009 لە هەولێر بوو وەختی گۆڕان بوو بە شەرەف گۆڕان یەک بارەگای هەوو تقریبا قەفلیان دابوو لە ئای عەسکەری لە سەر شاری لای کۆیش بارگاشکانە بوو کەس دیار نەبوو کەسی دوایە 150,000 دەنجیان زیاترینە کاچ خۆم بە زەبر و زەنگ بڕوا بکە خەڵک تووڕەتر دەبیت و ئەوەی ئەمن دەبینم لە خەڵکی هەولێر و کوردستان حەماسەکەیە کە ئەوە شتانەی پارتی وە دەزانی خۆپیشاندانە کۆتایی پێدی کاکە انتخاباتە خەڵک دەچی
والله ئەو زارێ خەڵکەکی زۆریش دەچی ئەوەی ئەمن تۆی دەگەم و ئێمەشان دەدەن خەڵک بچیتن کاکە با گۆڕانکاریەک دروست بی ئەو گۆڕانکاریمانەوە نییە چێ دیدێ دەسەڵات نەخێر ڕەنگی حزبی کە مفاجعات دروست بکاتن چاوەڕێی مفاجعات بن با هاوچەشەی سیاسی بگۆڕ ینی چییە بەس یەکێتی و پارتی 60 کورسی بینن چێ دەرێ ئەو زارێ بە هەردووچیان 45 کورسی ناوێ بەنمونە پێویستیان بە 5-6 کورسی دەوێت بەنمونە کەس نازانی خەڵک بەدیری کە حاضر نییە ئەوە نییە بڕۆنەوە دەنگدان کاچ خۆم دەنگ بدە بە هەر حزب و کاندیدێک بە من دەڵێ دەنگمەدە ئەو دوو حزبەیدا ئەو حزبانەی تاقی کراینەوە ئەو بەرپرسانەی تاقی کراینەوە بڕۆ دەنگ بدەن ئەو شتانەی کە تاقی نەکرایتەوە بزانە ئەوان چۆنە بۆیە هاوڕێیان ئەوڕۆ ئەستا بە هەر حاڵ ئەلی حوسێن بروسکەی کردیە هیچ بەرپرسە چ پارتی نەسە ناو سلێمانی و شارە یعنی دەڤەری سەوس ئاگادار بن ئەگەری هەیە لێتان بدرێ خۆتان دوورە پەرێز بگرن لە شوێنی گشتی ئەوەشیە کاردانەوەی ئەو ڕەفتاری دوێنەی پارتیە کە کاک مەسعود گۆچی دەبی بە نەرمی بن استفزاز نەکەن فعلا یان کاک مەسعود یان جێ لێ ڕاناگرن یان ئەتو گاڵتە بە خەڵک دەکەی یان حزبەکە جێ لێ ڕاناگرن یان گاڵتە بە خەڵک دەکەی کاکە کو دەکرێت دوای 2 سعات لە قسەی تو ئەو بەڵتەچی بوونەوە ڕوودا ڕۆژ یەکەمی انتخاباتی سەرفەتاعەکەی بەو بەڵتەچی بوونەبی شتێکی خراپە کو ئەوەیەکێتی ئەمە تاقا کەس بووین دەتوانم برێم لەو دەنگانێ وچی گوتم خراپە ئێستاش لەگەر ئەوەدام زۆر خراپە حتا ئەو ڕسمە زۆرەی ئەرێ پاڤل تاڵەبانی بەشەرەف زۆر سەیرە نەخۆتە بژاردیە نە کاندیدی نە سەرۆگلیستی ئەڵێن هەموو سلێمانی تەنیە بە ڕسمی خۆت کاکە وەڵاوی باز دەکەن پارەی خەرجیت و لە هەموو کاندیدەکان بە هەموو کاندیدەکان چ ڕسمیان لە سلێمانی نییە کاچ خۆم ئەتو سەرۆکی لیستی بەجددیمە یعنی ئەزدەیان لە بەرامبەر لە قیچاک یەک ڕسمی گەورەی لێدە ئەو شتە استفزازیانە ئەم دێنەش باسم کە شتێکی قێزەوەنا شتێکی قێزەوەنا بەڕاستی بەرحاڵ بێمەوە سەر ئەو بەڵتەچی بوونە کە زیاتر هاوڕێیان لە ناو هەولێرە با پێتان برێم چۆنە حاجی سوفەکەیە پارتیە لە 2000ەوە داینایە بڕوان پێ بکەن لە 2000ەکانەوە داینە ئەوە هەموو بازاڕی نیشتیمانیان پێدایە لای بازاڕی نیشتیمانیان پێدایە هەتا نزیک ئەوەی باغی شار ئەوە کورسی و مێزی دەکڕی دەفرۆشی 30 وەرەقە 40 وەرەقە ئەوی تەسلیمی پارتی نەبی هەر لەو لە شارەوانی دەین لێیان وەردەگرن تەجەسوسەکانی خۆیان دادنێن دوای ئەوە کوڕشکان هەیە ناوی کارەسیانە مامەسێنیشتەچی وایە ئەوەی لە KNN-ەکەیدا ئەوەی لە KNN-دا ئەوەش لە باغی شار هەتا بنقەراتی هەیە دوای ئەوە سیرەیەک هەیە کە لەسەر دەرمانی گیرە لە مزگەوتی خانەکە هەتا سەجادەی هەیە ئەز دوایە فەرمان دۆلاریاندانێ ئەوە گروپەکەن چاودێری خەڵک دەکەن دەیان بەڵتەچیان خزم و کەسوکاری خوان مێزیاندا دەنێ 40 وەرەقە ئەوەی حەزیان لێ نەبی شارەوانیشی بەسەردا دەنێن ئەوانە دادەنێن زیاتر لە 150 ئاسایشیان هەیە بە دەورات ئەوە لە ناو شاری متابعە دەکەن یەکێک دێ مشکلەیەک دەبی وەکووە فەورەن دەبی بگەنێ مەسرور بارزانی دێ قەرەباڵغی لە بۆ دروستکەن تێم دەگەی لقاء تەلەڤیزیۆنی دەکەنەوە کردیان ئەوزەم لەگە عازی مەسیفی بوو دە 12 چیان هینا ئابڕوویان برد یعنی ئەوەندەیان پرسیار هەری خۆیان بوو پارتی بوو ڕوودا و هینا بووی ئەوانیشیان تێبەردا بوو بەتەما بنەوە لە بۆ زانی هەرێت ئەو بەرنامەی من دەمزانی بەتەما لە کاک ئارز عەبدوڵڵای بکەن لە فەریدە سەدی بکەن لە دکتۆر یوسفی بکەن لە هەمووانە بکەن یعنی بیان هێنن و ئیهانەشیان بکەن لقاء لە ناو بازاڕی گوایە ڕوودا و لقاء دەکاتن ئەو ڕەفتارانە تەرککەن بارزان ئەو بارزان قەساب سەرپەرشتی دەکاتن لە ئەو شتە و ئەو گروپانەیان دانایە لە ناو شاری بە ئومێد خۆشناو بە پشتیوان سادق باوەی ئەو سیە ئەو حاڵەتانە بوو هجوم کە کاکەشتی زۆر قێزەوەنا کاکە و هەولێری هەمومانە هەولێری پارتیشە لەگەڵتان داما هەولێری چێتیشە هەولێری شوعیە هەولێری خەڵکی بێلایەنە هەولێری ئیسلامیەکانە کاچ خۆم ناکرێ ئەڵڵاوی بە زەوقی من نەگونجێ فەرمان دۆلار و دمبکەکەی بین و کارس مامەسێنی و بەڵتەچەکان بین و یاڵە لەو خەڵکەی بدەن کاچ خۆمە خەڵکە خینی ڕشتە لەو هەولێری قوربانی دە جیرە شەهیدرە تو کولی لە بۆی نییە ئەمە لە بۆمان نییە بگەڕێنەوە بەس هەزاران عەرەبی و بەعسی و ئەوە لە بۆیان هەیە بەکەیف خۆ چیە ڕەخنە دەگرین ڕەخنە لەو سیستەمای دەگرین دەمانەوێت جوان بیتن کە ئەوان لە سوڵتەنا داوای شۆ ئەوەشمان نەکردیە ها ئینقلاب بکەن نازانم چ ئەوە چه عەقڵێتەکە بەهەرحاڵ من قسەی کۆتاییم لە بۆ هەموو بەرپرسان هەیە
لەو هەولێرەی یحیا جعفەر بوو ئەوە برایم زەنگەنە هەبوو هەردووچیان سێ جار لێیاندرا بۆ زانیاریتان لە سلێمانی یەک جار لە مەحافزی درا لە هەولێرە سێ چار جار لێیاندان ڕائید کاکل هەبوو ئەخیری لە سلێمانی لە ڕاپەڕین لە ناو ئۆی سووتە دەیان مەفرەزە خاسەی وەکو سەید قەهار هەبوو مەلا عوزێر هەبوو عومەر عەسەن هەبوو عومەر سۆفی هەبوو مامەند قەشقە هەبوو مامۆستا موحسین هەبوو جەلال پیربار هەبوو زۆر یعنی من ناوەکان یعنی ڕەنگی هەر هەمووم لە بیر ئەو نەبی کاچ خۆم ئەرێ چیان لێ هات ئەوانە چ مێشوچیان بەستێ بڕوا بکە ئێستاش ئەو ناوانەم گوت ئیسا و موسا و نازانم چێ بنەماڵەی هەمووانە زۆربەی جار پەیوەندی بەم دەکەن کاکە لە وازمانێنانی کاکە مێژوی با و با پیرتە ئاخر ئاوایە ئەگەر شتێکی قێزەوەند بکەن لەو هەولێرەی ئاواتان لێ دێ ئەو کۆسرەتتان دیت هەولێر لە بنی دەلەرزی بەخۆشی ئیهانەکرا لە سەیتەویی کوڕەگەشی دوێنێ ئیهانەکرا چاوی من سوڵتە لەو کەس نییە لەو هەولێرە 6,000 ساڵ بۆ بە هەزاران مەسئول و قائید و ئەوە ئاوڕۆیە ئافەرین ئەو کەسەی جوانێکی چاندیە ئەتو هاتی وە دەزانین کەڵەگای زۆر گەورن وەزانین دنیا شەو ڕۆژەکە چ مێژوەک دەچینی کاچ خۆ من دەست هەمومان ئەو بەسییانەمان دیت ئەرێ ئێستا لە چێنە ڕاستە لە ناو سوڵتەن بەس دەوێرن مێژۆکی پڕ لە شەرمەزاریان تۆمار نەکرد لە بۆ خۆیان و بنەماڵەکانیان کەەوە بیلۆوە دەکەن کۆمەڵێک بەڵتەتی بە شەرەف نییە هاوڕێیان ڕۆژگارێک دادێ ئەو فەرمان دۆلارە و ئەو کاروان مامەسێنیە و ئەو سیرە و ئەو بەڵتەتیانە لە بارزان قەسابیش دەدەن کە پارتی بڕیاری دەرکرد لە ئومێد خۆش ناویش دەدەن ئەوانە کۆیلەن یعنی ئەوە نییە بڵێ وەڵاوە بە خۆمان درست کوربا بە کە پارتی مەگەر چەند کەسی تیرۆر کرد چەند کەسی دەرکرد یعنی قابلە بارزان قەساب ئەتون لە 900 حالی زیاتر خزمەتی پاراستنت کردیا لێیان نەگەڕە لە ئەوەکەی بستە ژۆرێ قابلە لە کەریم سنجاری زیاتر خزمەتت کرد کە ئێستا کە لە ماڵی نێچیری کە تێپ ڕۆژانە 5 دایری لێ دەگۆڕێ ئەو هەموو خزمەتەی پاراستنیشی کرد بڕوا بکە نێچیر لە حەوێتەوە ئێستاکە یعنی قابلە چ بکەن هەرەنکی دشاد حەسەن نەجار و دشاد یوسف و شۆڕژ عەباس و بەخۆشتان ناوتان نەخراوەی کە بۆ ڕیتان کون کرایە کاچ خۆم دەیانمەکو وە عید کۆڤلیوانیان تیرۆر نەکرد لۆ خراپە دەکەن یعنی بەجددیمە لۆ خراپە دەکەن ئەو قابلە پشتیوان سادق ومێت خۆشناو هەرچی بکەی قابلە لە جەوهەرنامی خوفەلەکەدین کاکەی و ئەوانە زیاتر خزمەتی پارتی دەکەن کاچ خۆم حزباتیش دەکەن حەقەکی ڕەوای خۆتانە بەڵام بە شێوازەکی مەدەنی ئێستا دنیایەکە ئاگاتان لە دنیاە کو دەکرێ ئەو هەولێرە برێ بەس لەو پارتیە ئەخر کاکە بەس نییە 28 ساڵ خەڵک بێزار بووە خەڵک دەیەوێ یعنی بۆ خەڵکی شوعیەک یەکێتیەک ئیسلامێک مافی نەبی لە ناو هەولێری خۆپیشاندانە کە لەو انتخاباتە سیمینار بکە کاکە ئەوەک دابنێتن بە کەیف خۆی گوتار بدا بڵێ ئەو پەیڕە و پرۆگرامی منە ئەوەوەیە کو دەکرێت و وەرە هەموو هەولێریان کۆنتترۆل کردیا ئێستا بە خۆیان بە کەیف خۆیان بەدەیان سیارە و بە هۆی ها و بە دوورنا و ئەوە بچۆ تەقەی دەکە بەس یەک ئەزبی کە لە بۆی نییە هەر بۆ زانیت ئەوڕۆ خەبەر درایتە من شەوێت دوونە شەوێ و پێرە شەوێ سەعات 12 ئەو دەیان لافیتە ئەوانیان نییە ئەو دروشمی حزبەکان کیان لێ کردەوە کوربا بە عیبە هەندە شەرم بگرن ئەوە کادن لە سلێمانیش ڕەنگی هەمان عەقڵیەت هەبیتن ئەمن بەس دەمەوێت تێبگەم یعنی پاڤل تاڵەبانی ئەڵێن ڕسمی تو لە هەموو کاندیدەکان زیاترەوە لە هەمووانیش گرانترت کردی ئێ بابەت تو نەخۆ تەربژاردێ نە هیچ کابراایکی دەی بەشدار دەبی ئەو بینەوە دەست بشو بەهەرحاڵ هاوڕێیان من نامەوێت زیاتر کاتتان بگرم هەر مجەڕەد ئەوە بوو ئەوە وەزعا خراپە عقلی پاڤلی لە عقلی مەسعود بارزانیە ئەوا بکەن ئەوانیش وە دەکەن کە ئەوەش پرۆسەکەی تێکەدا وێنەکی زۆر خراپ دەبی لێگەڕێک هاچ خۆم سیقەتان بەخۆ هەیە حکوومەتن 100 کەناڵ و تەلەڤیزیۆنتان هەیە سێ حکوومەتتان سێ دام و دەستگای ڕئیسیتان لەدەستە 2 شارتان لەدەستە ئەو لاش 2 شاری لەدەستە کە هاچ خۆم لۆ دەترسێن لێگەڕێ خەڵک بابێ ڕێی خۆی بدا حزبەکان یەک جار نموزەزێکی جوان هەڵبژاردنەک خەڵک لە بڕی ئەوەی پەنا بۆ تونند و تیژی بدەبا بە سندوقی دەنگدان خۆی گلا بکاتەوە ئەوەی دەچی ئەوەی بایکۆت دەکاتن ئەوەی دەنگ بە هەر حزب و لایەنێک دەدە لێگەڕێوەکی بە شەران بین وەک کۆمەلگایەکی بە شەری بین لە بڕی ئەوەی ئەڵڵا بە زەبر و زەنگ کو دەکرێتن یان ئەمن یان نییە
ئەوە چه انتخاباتەکە وەکو ئەوەی ئەنتەر و غەوار بوو وەتی لە بۆ تێ دەنگ بدەی وەزە میشە بۆم هەیە بە کەیف خۆم بگۆڕم هیچ ئەوە نییە بەهەرحاڵ هاوڕێیان من هەر ئەوەندە دەڵێم یعنی ئەو کارانە قێزەوە دەستە سەرخانەی و کۆمەلگای کوردی زۆر وشار بۆ بڕوان پێ بکەن هەندە بە نەگەتیڤ مەبینن جارەکەی تر سەتا نزیک هەفتای نەچوێ انتخابات ئەو جارەی دەچی کۆمەڵێک ئەسباب هەیە من نامێنم ئەوە هیچ ڕەبتی بە یەکێتی نییە بڵێ یەکێتی ئەوە دەکەن نا خەڵکە ئینتقامی خۆی لەو پارتی یەکێتیش دەکاتەوە نەکرد لە پارتی لە یەکێتیش دەکاتەوە دەڤەری سەوز معاناتی یەکێتیە دەڤەری زەرد ئەوەیە خەڵک دەچی کاکە خەڵک وشیار بیتووە بڕوا بکەن هەژنۆ بنەماڵی کادیری پارتی وابوونە یەکێتیان دانیشتن هەرە ناودارەکانیان خۆ بڕۆم ببرسنەوە یەکێتیش دەگەڕێنە ناو پارتیەکان هەمان عەقڵی پارتی خەڵک دەکردن کە مۆدیلی ئەو کڕینە زۆر خراپە بەجددی زۆر خراپە لە هەردوو لا گۆڕ ئەو پارتیش دەستی پێکردی یەکێتیش دەستی پێکردیە هەمووش لا گۆڕان دەکردن گۆڕان کرە دوایین قسە ئەوە نەبی تخوا شەرم لە خۆتان ناکەن لەو ئەزمەیدی و کوڕینە شیروانی قیت بیتۆ دەرە نابی داناسەید ئەوە بتێ خەرە بەجددی ئەوە حیزبە ئەندەمانگۆ بنەماڵێ نا کوڕینە شیروانی چ بێ بڕیا لەسەر سکرتێری بدە کاتە